سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. کاریگەری و لێکەوتەکانی بەهای دابەزینی دیناری عێراقی لە بازاڕەکاندا بەردەوامە. تا ئێستا بازاڕی ئاڵوگۆڕی دراو جێگیر نییە. هەر جارە و بە سعرێک مامەڵە بە کڕین و فرۆشتنی دۆلارەوە دەکرێت. ئەمە لە کاتێکدایە کە هەر خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی وەکو جاران نییە، بەڵکو بڕەکەی کەمتر بۆتەوە. بۆ نمونە ئەگەر ڕۆژی سێشەمە بە نمونە وەربگرین دەبینین بانکی ناوەندی 155 میلیۆن دیناری خستۆتە بازارەوە کە 800 دۆلارێکی بە 148 هزار دینار مامەڵی پێوکراوە. لە کاتێکدا لە بازاری ئاسایی ڕۆژانەی دراودا ئەم بڕا بە کەمتر بووە کە 800 دۆلارێک بە 142 یا کەمتریش مامەڵی پێوکراوە. واتە ئێستا جیاوازی کڕین و فرۆشتن لە بانکی ناوەندی پێچەوانە بۆتەوە. ئەم بڕیاری بانکی ناوەندی بۆ دابەزینی بەهای دراوەکەی تاکوێ تاکەی بەردەوام دەبێت. ئەو ناڕەزایەتی لەسەر ئاستی شەقا میدیا وەلایەنە سیاسەکانیەتە دەکات ئەوەی کە بانکی ناوەندی لەم بڕیارە پاشگەز بێتەوە. ئەگەر بڕارێکی لەم شێوەیە بدات ئەمە نابێتە هۆی دابەزینی زیاتری بەهای دیناری دراوی عراقی. هەموو ئەمانە دەکەمە تەورێک و وەڵام نامیوانەکەم بەڕێز دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ وەردەگرم. دکتۆر بەخێر بیت. سپاسەکەم سەرچاو. دکتۆر ئێستا دۆخەکە بە شێوەیەکە ینی جۆرێک لە شڵەژاوی و ترسی لە هاوڵاتی دروست کردووە. ئەم بڕیاری بانکی ناوەندی تا کوێ دەڕوات؟ ینی ئێوەکو پسپۆڕانی ئابووری حتمما لە نزیکەوە ئاگداری ئەم بابەتەن. چی پێشنیارێکتانێ بۆ ئەم دۆخە دەگاتە ئاستێک بەهای دابەزینی دیناری عراقی لەمە زیاتر بێت؟ بەڵێ زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. خۆی ئەو بڕیاری کە دراوە ینی وەکو لاینی زانستی وەکو کاریگەری هەبێ لەسەر ئابووری عێراق بڕیارێکی باشە کە بەحساب واکە نرخی ئەوەی کە فەرمووتان جەنابتان دینار بەرامبەر بە دۆلار کە با بڵین دینارێکی زیاتر با بڵین لە بەرامبەر دۆلار ئەبێ یاخود نرخی دۆلار لە 125کە ئێستا بگاتە 147 و زیاتر تەسەوری ئەوەکەم لە بازارەکان زیاتریش ببێ لە ئەوە، بەڵام بۆ ماوەی تقریبان دوای سەری ساڵ لەوانەیە مانگێک کەمتر زیاتر کە تەعاملی پێکە خەڵک. ئەم بڕیارە وا بەحساب واکە هاوردەکردنی شتومە کە سروشتی اقتصادی عێراقی ئابووری عێراق وەکو جەنابتان ئەزانن و هەمان سروشتی هەیە ئابووری هەرێمی کوردستانیش وا لێ بکە کە شت هاوردەکەین لە دەرەوە ئێمە هاوردەکارین سروشتەکەمان سروشتی ئابووریەکەمن وایە شت هاوردەکەین لە دەرەوە پشتە بە سین واتە بە دۆلار بۆ تەعامولکردن وا لێە کە ئەو بابەتێک کە هاوردە ئەکرێ گران بێ لە چاوی بەکاربەر لە چاوی کڕیار. یعنی بنمونە تۆ بەڕزت پێشتر شتێک ئەفرۆشرا لە بازارەکانی هەرێم بە دۆلارێک کە بیشکێنیتەوە دۆلارەکە ئەبوو بە چەند؟ ئەبوو بە 1250 دینار. معنای ئەوەیە کە تۆ جەنابت بۆ کڕینی ئەو بابەتە ئەبێ 1250 دیناری عێراقیت پێبێ. ئێستا وای لێ هاتووە کە ئەبێ 1500مان پێبێ. معنای ئەوەیە کە ئەو کاڵایە کە هاوردە ئەکرێت و بەزانینی ئەوەی کە ئێمە لە چوارچێوەی هاوردەکردن 180 تقریبا 75 بۆ 80 بابەتەکانمان هاوردە کراوە لە دەرەوە. واتە ئەو دۆلارەکە زیادی کردووە یاخود دینارەکەمان نرخەکەمان دابەزاندووە لە بەرامبەر دۆلاری ئەمریکی والێت کە ئەو 175 لە شتومەکەەکانی ناوخۆ پێداوسەکانی ناوخۆ ببوورە کە هاوردەکەی نرخ زیاد بکە بۆ هاوڵاتیان گران ببێ. منیە مەسەر لێکەوتە و کاریگەرەکانی ئەم دابەزینە بە دیاریکاوی لەسەر شتومەک و ئەو دۆخێکە لە بازاڕە دروستی کردو، بەڵام پێشەوە یعنی بۆ نمونە ئەم بڕیارێکی دروستە دەتوانێتە و ئامانجە بپێکێکە حکوومەتی ناوەندی وەزارەتی دارایی لە پێناویدا ئەم بڕیارانداوە کە ئامانجەکە بەڕوونی بریتیە لە برەودان بە بەرهەمی ناوخۆی و گەشەپێدانی پیشەسازی ناوخۆ. بەڵێ وەڵامی پرسیارەکەی جەنابتان وا ئەبێ بەڵێ بڕیارەکە دروستە، بڕیارێکی تەندروستە، بڕیارێکی باشە، بەڵام بۆ چ ئابووریەک کە بەشی دووەمی پرسیارەکەی جەنابتانە ئایا ئەتوانێت ئەم ئامانجا بپێکێ نەخێر ناتوانێت بۆ لەبەر ئەوەی ئەگەری ئێمە باسی ئێستا بژانەوەی ئابووری بکەین دوای چەندێک ئێمە وا توانا و ئیمکانیەتی بەرهێنانمان ئەگاتە ئاسیەوەی کە پێداویستەکانی ناوخۆ پڕ بکاتەوە بۆ ئەوەی ڕێگە بگرێت لە هاوردەکردنی شتومەک دوای 6 مانگ دوای 7 مانگ دوای ساڵێک. ئەگەر وا باسی ماوەیەکی کورتهێنانی مامۆستێک ببوورە مامۆستێکی باسی ماوەیەکی کورت بکەین ئێستا ئەم دقەیە یعنی تۆ جەنابەت باسی 2 مانگ و 3 مانگ بکەی پرسیارێکی ترمان بۆ دروست ئەبێ. یعنی ئەگەر تۆ ئابووریەکە لە ماوەی 2 مانگ یان 3 مانگ بتوانێت پێداویستەکانی ناوخۆ
خۆی پڕ بکاتەوە شت هاوردنەکەن یاخود کەم بکەنەوە هاوردەکردن باشە لەکوێ بوو ئەم جیهازی ئینتاجی ئەم توانە ئیمکانیەتەمان لەکوێ بوو پێشتر بۆ ئینتاجی نەخستە بازار خێرە لەبەر ئەوەی تەنها نرخی دیناری عێراقی دابەزێنرا کەمی کرد لە بەرامبەر دۆلاری ئەمریکی ئێستا بەتوانا بوو ئەی پێشتر لەکوێ بوو بۆیە ئەمە گومان دروستەکە لەسەر توانای ینی ئابووری عێراق بەگشتی و گومان دروستەکە لەسەرەوەی کە ئەم بڕیارە فعلەن بگاتە ئامانجەکەی معنەیە ئەوەیە کە تۆ جەنابەت لێرە ئەبوایە بڕیارەکەوا بواە هەنگاو بە هەنگاو بنمونە 180 یاخود 190 ببوایە بە 125 ببوایە بە 127 یعنی ئەمە پرسیارێکی هەر جەوهریە بۆ نمونە ئەم پەلەکردنە کە لەم بڕیارە دەبیندێت دەربارەی دابەزینی نرخی دیناری عێراق بەم لێشاوە ئەمە لەوە سەرچاوی نەکردووە کە دۆخی عێراقی ئابووری عێراق لە لێشاوی تیاچوون و فەوتانایە بۆیە ئەم بڕیارە بەم پەلە دراوە خۆی بەتەکید با خاڵێکی تر یاخۆ ڕوویکی تر لە بڕیارەکە ڕوون بکەمە بۆ ئێوەی بەڕێز ئەوە بوو کە حکوومەتی فیدراڵ ئەینی ئەتیحادی ئەیوت و ئێستا هەر بەردەوامە لەسەر قسەکانی خۆی کە ئێمە پێویست بوا بکەین بۆ ئەوەی کە نەوتەکە ئەفرۆشرێت و نەوتەکەش جنابتە نازانن میچێکی تایبەتی بۆ دانراوە سەقفێکی تایبەت لە ڕێگەی ئۆپک پلاس کە ئێمە ئەو نەوتە بفرۆشین کە دین ئەو دۆلارێکە دەستمان ئەکەوێ مەبەستم حکوومەتی ئیتیحادیە کە ئشکێنێتەوە یاخود ئێگۆڕێتەوە بە دینار بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی پێدابین بکە و بەڕێستان باش ئەزانن کە آخر دوا سێمانگ وا بوو کە یاسای کتابەت پەسەند کرا تایبەت بوو بە پڕکردنەوەی کورتهێنانەکەەوە دابینکردنی موچەی فەرمانبەران ئەو قەرزێکە کرا بەڵێ واتە لێرە ئەو ئامانجا بۆ ئین گەشتن بۆ ئامانجا و ئامانجا پێچێکە چیەکە پارێکی عێراقی زیاتری دەست ئەکەوێ بەو نرخە دابەزێنراوە ئەو نرخێکە کەمی کەم کراوەتەوە بەرامبەر بە دۆلار ئەو دۆلارێکە دەستمان ئەکەوێت کەڕەت 1250 ناکرێ کەڕەت 1500 ئەکرێ واتە پارێکی زیاتری دەسەکەوێت ئەتوانێت پارێکی زیاتر بدە بە ینی مەبەستم کە پارێکی زیاتری دەستکەوت ئەتوانێت موچێ فەرمانبەرانی پێدابین بکات ئەمە لەلایەکە و لایەکی تر کە پەیوەندیدارە بە هەمان بابەت و هەمان ئامانج ئەوەیە کە کۆمەڵێک دەرماڵی کەم ئەکاتەوە حکوومەت و باجیش ئەخاتە سەر موچێ فەرمانبەران واتە لەلای دووەمەوە جارێکی تر پارێکی زیاتری دەسەکەوێت لەوەش عێراقیکی زیاتری دەستکەوت لە کەمکردنی نرخی دینار بەرامبەر بە دۆلار بەگشتی ئەگەر ببووری جەنابەت بەگشتی پارێکی زیاتری دەسەکەوێت بۆ دابینکردنی ئەو بڕەپاری کە پێویستە بۆ خەرجیەکان باشە میعنی مەرجە ئەو زیادەیە کە لە بڕیارێکی لەم شێوەیە کە وەکو پارەی نەقدی دەکرێتەوە خەزینەی حکوومەت یعنی بچێتەوە وەزارەتی دارایی چونکە یعنی گومانەکان زۆرم بەوەی کە ئەم بڕەپارەیە لە زیادەی ئەم بەرزکردنەوەی بەهای دۆلارە بەرامبەر بە دینار دراوە بەشێکی دەچێتە وڵاتانی دراوسێ و دەرەوە یعنی چەند کەسێکی دیاریکە لە عێراقدا سوود لەم کەسرە زۆرە وەردەگرن خۆی پشت بەستن بە کۆمەڵێک ڕاستی و حقائق کە هەیە فعلن قسەکەی جەنابتە نەجێگەی خۆیە کە ئایا مەرجە بێتەوە بۆ خەزینەی مرکزی بە نمونە ئەگەر سەیری داهاتی دەواازە سنووریەکان بکەین زۆر بە ئاسایی بۆمان دەرەکەوێ هەر بە پێی وتەکانی بەڕێز سەرۆکۆزیرانی عێراق خۆی وە کۆمەڵێک بەرپرسی تایبەت و پەیوەندیدار بە بابەتەکە ئەڵێن نەخێر ئەو داهاتانە بۆ حیزبەکانن بۆ کتلە سیاسیەکان بنمونەوەتە ناگەڕێتەوە بۆ خەزینەی مرکزی بەڵام گریمان واش نەبوو ئەم پارەیە کە حکوومەت دەستی ئەکەوێ بەم شێوەیە ینی خەرجی بکە بۆ فعلا پارەکە هەمووی دەست بکەوێت و خەرجی بکە بۆ موچێ فەرمانبەران و خەرجەکانی تر لێرە تۆ جەنابێت ئەو بابەتە کاریگەریکی خراپیا بۆ لەسەر بژێوی ژیانی فەرمانبەران یعنی باشە ئۆکێ تۆ بەڕێزت 500,000ەکەی منت دابین کرد میلیۆنەکەی منت دابین کرد بەڵام کە ئەچم بۆ بازارەکان میلیۆنەکە وەکو جاران من ناتوانم پێداوسەکانی خۆم پێپڕ بکەمەوە بۆ لەبەرەوەی شتومەکی جارانم بۆ ناکە ئەوە معنەیە ئەوەیە تۆ بەڕێزت لێرە حکوومەت هەوڵی داوە بە حساب موچەت بۆ دابین بکات نازم چی بۆ بکە بەڵام لە لایەکی ترەوە زەرریارەکە بۆ خۆی ینی فێڵێکی ژیرانە لە چوارچەوەی دقێکی یاساییدا بۆی بۆ نمونە لانی کەم کە ئەم پارەیە ئەگەر بۆ نە حکوومەتی عێراقی ئەگەر موچەخۆرێک جاران 600,000 دیناری وەربگرتە ئێسا هەر ئۆتۆماتیکی دەبێت بە 500,000 دینار بەس پرسیارێکی دیکە دکتۆر یعنی بۆ نمونە ئەم دابەزینی دیناری عێراقا هەتا کوێ بەردەوام دەبێت یادی ئەم بڕیاریکە بانکی ناوەندی جێبەجێ کردووە ئێوە لەو بڕایەدان بچێتە سەر بۆی چون ئێستا ناڕازایەتێکی زۆرێ بۆ وەکو جەنابتەن هەر ئەمەژەتم پێدا شەقام ئێستا پڕە لە ناڕازای نییە خەڵکی ناڕازای و ناڕازی و
حزبەکان وا باس ئەکەن کە ناڕازین و ئەم بابەتانە بەڵام بەگشتی ئەگەر بێتە سەر بڕیارەکە خۆی کە لە ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە. ئەنجومەنی وەزیران بریتین لە کێ؟ بریتین لەو کەسانەی کە تەرشیح کراون یاخود کاندید کراون هەر لەلایەنی حزبەکان کە پێکهاتەی پەرلەمانی عێراقین. معنەی ئەوەی ئەو کەسانی کە لە ئەنجومەنی وەزیرانن بڕیارەکەیان پەسەند کردو هەر نوێنەری حزبەکانن. حتمما بۆیە کە ئەچێتە پەرلەمانەوە بۆ ئەوەی تەسەووری ئەوە ئەکەم مزایدەیەکی سیاسی هەبێ کۆمەڵێک حزب بڵێ وەڵای ئێمە ڕازینین بەم بابەتەوە ئێمە قبوڵی ناکەین و نازانم چی ئەو شتانە بەڵام لە ئەخیرەوە پەسەند ئەکرێ. لەوانەیە لەسەر مخصصات و دەرماڵەکان کە کەم ئەکرێتەوە تۆزێک نائینی ناڕزایی دەرببڕن و تۆزێک ڕازی نەبن بەوەی کە ڕێژەکە وا بێت بڕەکە وا بێت نازانم چی لەوازیگری شەقام. بەڵێ لەوانەشە ینی شتێک بسەپێنن بەسەر ئەنجومەنی وەزیران کە قسە بکە لەگەڵ بانقی ناوەندی وەکو موسسەیەکی سربەخۆ کە ئەمە حقیقت نییە موسسەکە سربەخۆ نییە وەکو لاینی قانونی سربەخۆیە بەڵام ئەگەر بێتە سەر حقیقت ئەو بڕیانە کە ئەدرێت سربەخۆ نین. من بەرحاڵ قسە بکرێت لەگەڵ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی اتفاق بکەن لەگەڵ بانقی ناوەندی ئەو نرخە لەو ئاستا نەمێنێ لە 145 بۆ 46 و 47ەکە نەمێنێ لەوانەیە کەم بکرێت. بەڵام ئەگەر واش بوو وەکو ئەرزی بەڕێستانم کرد یعنی بە دقیقی ناتوانێت بگاتە ئەو ئامانجە و ئامانجە دەمە یعنی لە ڕوئابووریەکە پێم بڵێت کە نرخی ڕاستەقینەی دیناری عراقی بەرامبەر بە دۆلار لە ڕوئابووریەکەەوە دەبێت چەند بێت یعنی پێشەوە بەڵام پرسیارێکی دیکەم هەیە بۆ نمونە ئەم بڕیارە لە هیچ شوێنێکدا لە هیچ جێگەیەکدا بە سوود و قازانجی هاوڵاتی دەشکێتەوە لە ئێستا لە ڕابردوو لە داهاتوو. بەڵە خۆی بە تەکید ئەگەر سێری نمونە نێودەوڵەتیەکان بکەین وڵاتانی با بڵین ئەوانەی کە بەهێزن وەکولاینی ئابووری ئەوانەی کە ویستویانە استیفادە بکەن لەم بڕیارە بە نمونە سین کە نرخی وێنان بەڵێ ئەو وڵاتانە بەرازیلمان هەیەەوە نیجیریامان هەیە مالیزیامان هەیە کۆمەڵێک وڵاتمان هەیە کە فعلەن ئەم هەنگاوەیان نا و نرخی دراوەکەیان دابەزاند بۆ تۆ جەنابەت گەشتیار کە بچێ بۆ مالیزیا کە بە دۆلارێک بە بڕێکی $1000 بڕوا کە ئێگۆڕێتەوە بە دراوی مالیزی یاخود سینی یاخود وڵاتانی تر کە ئەم سیاسەتان گرتە بەر و وایان کرد پارێکی زیاتری وڵاتەکەیان دەست ئەکەوێت کە ئێگۆڕنەوە ئەو کاتە وەکو چۆن ئەڵێن بە ئیمکانیەت و توانێکی زیاتر لەوێ ئەو ماوەی هەفتەیە دەڕۆژە زیاترە معیشەتەکەن و لە هەمان کات ئەو وڵاتەشە کە خۆی شت هەناردەکە بۆ وڵاتانی تر بە نرخێکی هەرزانتر لە چاوی جاران نیکەن یعنی بنمونە ئەو شەڕە بازرگانی هەمیشەیە کە هەیە لە نێوان سین و ئەمریکا چییە کا سین دێت نرخی دراوەکەی خۆی بەرامبەر بە دۆلار کەمە کاتەوە هاوردەکاری ئەمریکی سیرەکە $1 ئێستا وەکو جاران نیە ئێستا شتومەکی سینی زیاتر ئەکڕێ و بە تایبەت ئەو بابەتەنەی کە هەناردە ئەکرێن بۆ ئەمریکا و بۆ ئەوروپا کوالەتیەکەیان زۆر بەرزتر و باشتر لەوەی کە هەناردە ئەکرێت بۆ وڵاتانی ئاسیا وەکەوەی کە ئێمە خۆمانە بینین کۆمەڵێک شت هاوردە ئەەکەین کوالەتیەکەیان زۆر نزمە وەکو ناحیەی جۆروین زۆر نزمە بەڵام ئەوەی کە هەناردە ئەکرێت بۆ ئەمریکا بۆ یەکێتی ئەوروپا لە ئاستێکی بەرزە بن باشە تۆ جەنابەت شمەکی ئاستی بەرز وەکو کوالەتی و نرخەکەشی لە چاوی جاران هەرزانترە بە تەکید چییە کە هاوڵاتی ئەوروپی یاخود ئەمریکی ئەوە ئەکڕێ واز ئێنێ لە ئەوەی خۆی بۆ لەبەرەوە ئەوەی خۆی گرانترە لەو شمەکە کە پێ ئەگاتە بازارەکان هینی سینی بێ بەڵام مەرجەمال کێشەیە بۆ هاوڵاتێکی عێراقی شەمان شت بێ ئەمە ئەوەی کە ئەرزی جەنابتانم کرد بۆ هاوڵاتی عێراقی لەبەرەوەی ئێمە توانەوە ئیمکانیەتی ناوخۆ لەو ئاستە نییە کە پێداویستەکانی خۆمان پڕ بکەینەوە لە بەرهەمی ناوخۆی و خۆماڵی هەر ناچارین چی بکەین تا ئەو کاتەی وەخوا ئازانێ و کاتەکەیە تا ئەو کاتێک کە شتومەکی توانەی بەرمهێنان و شتومەکی ناوخۆی زیاد بکات و بگەینە ئاستێکە پێداویستەکانی خۆمان پڕ بکەینەوە ئەو کاتە سێرەکەی جەنابەت هاوڵاتی وازە ئێنێ لە کڕینی شتومەکی بیانی بە زانینی ئەوەی کە باسم کرد بۆ جەنابتان لەگەڵ ئەوەی کە اقتصادی ئەمریکی اقتصادێکی بەتوانایە توانای پڕکردنەوەی زۆرینە پێداویستەکانی ناوخۆی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە سێرەکەی بەڕێزت کە شتومەکی سینی پێئگات وازێنێ لەوەی خۆی ئەوە سینیەکە ئەکڕێ یعنی ئایا تۆ جەنابەت قبوڵەکەی ئێمە وڵاتێکین پڕین لە نەوت و لە کانزە و بابەتەکانی تر وڵاتە زرهێزەکان ئەوانە قبوڵەکەن ئێمە واز بێنی لە شتومەکی ئەوەی خۆیان و هی ناوخۆی بکڕین تەسەور ناکەم ئاسایی بێ ئەم بابەتە بە دووبارێکەمە بۆ جەنابەتەن ئەو ڕاستیە کە ئێمە یعنی لە ماوەیەکی کورتخایە ناگەینە ئاسیەوەی کە توانەی خۆمان هەبێت و بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی خۆمان ئەگەر هەر کەسێک هەر
سپۆریک و پەیوەندیدارێک لە بابەتەکە بە جەنابتان بڵێ بە من بڵێ بە کەسانی تر بڵێ ئەتوانین لە کوێ بوون پێشتر بۆ نەکرا سەبەب چی بوو نەوتەکەمان بە نمونە نرخێکی زۆینی پارێکی زۆرمان بۆ پەیدا ئەبوو لە ڕێگەی نەوتەوە ئەوە ئێستا وردە نرخ زیادەکە نرخی نەوت زیادەکە باشە بۆ جاران با نرخی نەوتی زۆر بێ ئەو پارە زۆرەی کە لە $100 و $110 نەوتمان ئەفرۆشت بۆ بەکارمان نهێنا بۆ خرجەکانی وەبەرهێنان ڕێک پێت ئەڵێ لەبەرەوەی گەندەڵی هەبوو بۆ ئێستا گەندەڵی نامێنێ لە عێراق نەخێر ئەگەر سەیری بودجەی 2022 عێراق ینی بۆ نمونە ئەو بودجەی کە بۆ بابەتی وەبەرهێنان تەرخان کراوە عفو هەمان ئەو بڕێکە لە ساڵانی ڕابردوودا هەبووە لە کاتێکدا ینی حکوومەتی عێراق دەڵێ ئەم بڕیارە بۆ ئەوەیە کە بابەتی بەرهێنانی ناوخۆیی ببوژێتەوە ینی ئەم واتە دوو بڕیارن لێ ناگونجێن لەگەڵ بۆ گەیشتن بە هەمان ئاماژ ڕێک مەبەستم ئەو خاڵەیە ینی بەم حاڵەوە عێراق دەتوانێت ئەمە بکات بەڵێ خۆی ئەوەی کە عەرزی جەنابتانم کرد تۆ بەڕێزت لێرە کێشە گەورەکەی هەیە کێشەی گەندەڵیە باشە تۆ بەڕێزت من ئێستا لەگەڵ بنمونە گەڵ دەسەڵاتدارە لە حکوومەت ڕێک ئەکەوم ئەچم بایی $1 ملیار شت هاوردە ئەەکەم لە دەرەوە وا شتەکان ئەفرۆشەم لە بازار ئیتر بزان چەندم دەست ئەکەوێ لە ماوەی هەفتەیەک 10 ڕۆژ 12 ڕۆژ 2 هەفتە شتەکان ئەفرۆشەم لەوانەیە ئیتر 100 ملیۆن 200 ملیۆن 300 ملیۆن بزان چەند دەسم ئەکەوێت لەو فرۆشتنە ڕێک ئەکەم لەگەڵ ئەو کەسانە کە بڕیار نەدرێت ڕسومی گومورگی لەسەر ئەو بابەتانە کە من هاوردەکەم زیاد ببێ کە ڕسوم زیاد بوو شمەکەکان بگەنە بازارەکان بە گرانتر ئەوە وایەکە کە هاوڵاتی پەنابەرێ بۆ بابەتێکی تر بۆ شتێکی هەزانتر بەڵام من ڕێککەوتوم لەگەڵ مەسئولین و لەگەڵ ئەو کەسانە کە باسم کرد لە عێراق وایەکە کە من زووتر خێراتر پارەکەم دەست بکەوت تەبان ئەوانی شیرینی چاکیان بەرەکەوێت ئەمە ئەگەر بەراورد بکرێتەوە بەچی بەراورد بکرێتەوە بۆ $1 ملیار یاخود پارەکە زیاتر بێ کەمتر بێ وەرە جەنابەت پرۆژێکدا مەزرێنە دوای چەند ساڵ پارەکەت بۆ ئەگەڕێتەوە سەرمایەکەت بۆ ئەگەڕێتەوە کە لە کاتی بازرگانی کردنەکە و چوون بۆ دەرەوە شت هاوردەکردنی شتومەک لە ماوەی 2 هەفتە و 3 هەفتە مانگێک سەرمایەکە دەسەکەێتەوە لەگەڵ قازانجە بەڵام نەخێر وەرە تۆ بەڕێژێت ئەو $1 ملیار بیخە پرۆژەیەک $1 ملیار دوای چەندێک سەرمایەکەت بۆ ئەگەڕێتەوە ئەوە یەک دوو کێ زمانی ئەوە ئەکا ئەو بەرهەمانکە ئەو کاڵایە کە بەرمەهێنرێ لەو کارگەیە لەو شوێنە لەو پرۆژەیە بازاری هەبێ ساخ بکرێتەوە لە بازار کێ زمانی ئەوە ئەکا هاوشێوەی ئەوە هاوردە نەکرێت لە دەرەوە منافەسەت بکات نەهێڵە ئەوە ساخ بکرێتەوە لە بازار بفرۆشرێت لە بازار معنی ئەوەیە وەجگە لە کێشەی ئیتر کێشەی ئینتاجت هەیە وەستات هەیە دەستی کارت هەیە کەرەستەی خاوت هەیە نییە ئەو بابەتەن هەمووی من بۆچی مام سەرێشەیە ئەچم شت لە دەرەوە هاوردە ئەەکەم ئەوە بازارەکەم بازارێکی زۆر ئاکتیڤە و باشە و کارایە بۆ خۆم شتەکان ئەفرۆشم پارەی خۆم بە ئیستراحەت خەمە گیرفانم لەگەڵ دابشکردنی شیرین لەسەر چەند کەسێک وتەوە دکتۆر ئەم بڕیارە دەکاتە شوێنی خۆی وەکو عەرزی جەنابتم کرد وەکو لای نەزانستیەکە پەسەند کراوە بەڵام بیخەیتە سەر ئەوەی کە ئەوترێت ئەرض الواقع جێبەجێ بکرێت نەخێر بە ئاسایی ناکرێت لەبەر ئەوەی گۆڕاوەکان و کاریگەرەکانی ئابووری عێراق کەواتە لەو ئاستەنین و ژینگەی ئیشکردنەکەمان ژینگەیەکی لەبار نییە بۆ ئەوەی ئەم ئامانجە بپێچە باشە کەواتە دکتۆر خۆی ئێستا ینی بڕیارەکە هەیە وجودی هەیە و کاریگەری هەیە بۆ لەسەر گرانبوونی نرخی کاڵا و شومەکان لە بازاردا هاوڵاتی ئێستا ینی پێویستی بە بۆچوونی ئێوەمانان هەیە بۆ ئەوەی کە بەرچاوی ڕوون بێت لە دۆخێکی وهادا چون مامەڵە بکات بۆ ئەوەی کە لانی کەم بە کەمترین زیان لێ دەربچێت خۆی زیانەکە هەیە باشە ئەوە بێگومان اینجا ئەو بڕیارە وا هەستەکەم وەکو عەرزی بەڕێستانم کرد ئەو بڕیارە دیارە حکوومەت لێ پەشمان نابێتەوە لەبەرەوە تۆ جەنابەت ئەنجومەنی وەزیران وەکو ئەزمان کرد پێکاتەکانی حیزبەکانن و بە هەمان شێواز پەرلەمانتارانیش کە خۆیان خەڵک تەرشیحەکەن و کاندیدەکەن بۆ ئەنجومەنی وەزیران لە پەرلەمانەوە لە حیزبەکانەوە معنەوە ئەم دوو موەسسە ئەنجومەنی وەزیرانەوە و پەرلەمان ڕازیین بە زۆرینەی دەنگ لەسەر بڕیارەکە بەڵام دکتۆر ئاگاشی لەوە بێ بۆ نمونە هەر ینی دوێنێ کۆمەڵی پەرلەمانتار کە نزیکەی 145 پەرلەمانتاری عێراق واژۆیان کۆ کردێتەوە بۆی کە مستەفا کازمی بێتە ناو هۆڵی پەرلەمان و ڕوونکردنەوە لەسەر بابەتێکی لەم شێوەیە بە بۆچی نرخی دیناری عێراقی بەم شێوەیە دادەبەزێت زۆر بە ئاسایی دێت لەبەرەوەی پشتگیری ئەنجومەنی وەزیرانی هەیە کە حیزبەکانن دێت کۆمەڵێک شتی زانستی وەکو ئێستا چۆن لەگەڵ بەڕێستانە گفتوگۆ مناقەشەمان کرد شتی زانستی خاتە ڕوو
وقناعەتەکە بە زۆرینا مەرجنیە هەمووان قبولی بکەن مەرجنیە بەڵام زۆرینەکە قبولی کرد پەسەند دەکرێت جەنابەت دەزانی بڕیار یاخود یاسا پەسەند دەکرێت بەڵام مەرجە ئەم بڕیارە شەقامی عێراقی قبولی کات خۆ ڕەنگە بڕیارە قورسەکە لای شەقامی عێراقی طبعا بەتەکید مەرجنیە اینجا ئەگەر بێنە سەر هێزە کاریگەرەکە کە شەقامی عێراقیە مەرجنیە قبولی بکات بەس تا چ ڕادەیەک حکوومەت لەگەڵ مانگرتن و مزارات و خۆپشاندان پەشیمانە بێتەوە ئێمە بینیمان ئەو ماوەی لە مانگی دەی با بڵین تا ئێستا هین ناکرێت و خۆپشاندان و نێو کۆمەڵێک خەڵک کوژراوین بوو لە ئەخیرەوە چی بوو هەر حکوومەتەکە بەردەوامە ئەوەی کە ڕاگەیانرا انتخاباتی پێشوەختە و ئەنجومەنی وەزیران لە 19 هینە بوو کە گۆڕاوین بوو ئەنجومەنی وەزیران گۆڕاو بوو بە کابینەیەکی تر و تەنها باری سەرشانی حکوومەت و لای نەدارایەکە قورسکرا لەبەر ئەو کەسانەی کە وازیانێنە دەستیان لە کار کێشایەوە بە هەمان پلە وەزیفە و بابەتانە کەواتان بڕیارەی شەمان چارەنووسی بڕارانی دیکە هەیە بە بۆچوونی من ئەگەر گرنگترین خاڵی نەرێنی بابەتی نەرێنی لە ئابووری عێراق چارەسەر نەکرێت کە بریتیە لە فەساد گەندەڵیەکە هیچ سوودی نییە بابەتەکانی تر لەوانەیە تۆزێک بازار بۆ بجوڵێنێ پرسیارێکی دیکە بۆ هاوسەنگکردنەوەی ئەم هاوکێشە بۆەوەی کە هاوڵاتی وەک حکوومەتی عێراقی ئاماژەی پێ دەکات بۆەوەی هاوڵاتی زۆر لەسەری قورس نەبێ بڕیارە دابەشکردنی موچەی فەرمانبەران بە دۆلار دەتوانێت هیچ کەمێک زیاتر لەم زیانە کەم کاتەوە آخر ئوستازیان تۆ جەنابەت لێرە کێشێکی زۆر گەورەت هەیە دۆلار دراوی عێراقی نییە ئەوە جەنابتەن باشە دراویی ئەمریکی نێودەوڵەتیە یعنی ئەمریکیەوە لە ئاسی نێودەوڵەتی دراوێکی کارا و ئەکتیڤە وەرە با بزانین ئەگەر ئێمە موچەکەمان کرد بە دۆلار کاریگەریەکانی چییە بێ یەکەم تۆ جەنابەت بۆ وەزارەتی یەکەم و دووەم کە بنمونە لە سەرەتای مانگ بێ یاخۆت لە ناوەڕاستی مانگ بێ گریمان کاتی دابەشکردنی موچەکە بە چەند ئێشکێنیتەوە بە زمانی ئەو کەسانی کە لە نووسنگەکان لە بازارەکان ئیشەکەن باشە کە دۆلارت خستە بازار تۆزێک دائەبەزێ بە تاکید لەبەر خستنەڕۆکە زیادەکە حتما باشە وەکو ئێساکە ڕۆدات بەڵێ ئۆکەی کە دابەزی نرخی دۆلار دابەزی بەرامبەر بە دیناری عێراقی وەجبەی دووەم ئەو دۆلارەی کە وەری ئەگەرن وەکو وەجبەی یەکەم نییە لەبەر ئەوەی توانای کڕینەکەیان جیاوازە باشە وەزارەتەکانی وەجبەی سێەم یاخود چوارم بنمونە کە موچە وەرئەگەرن ئەبینی لەگەڵ زیادکردنی بڕی دۆلار کە ئەخرێتە بازار هەر نرخ دائەبەزێ ئیتر بە زمانی ئەو بەڕێزانە کە لە بازارەکان ئیشەکەن یەک خاڵ بێ دوو خاڵ بێ بنمونە لە 1450 کە دابەزێ بۆ 1430 ئەو کاتە تۆ جەنابەت کە موچەکەت وەرگرت بە دۆلار کە ئەچی بۆ بازارەکان هاوڕێکەت لە وەزارەتێکی تر ئەو توانای کڕینەکەی قدرەی شرایکە لە جەنابەت زیاتر بوو بۆ لەبەر ئەو بە 1450 دۆلارەکەی گۆڕیوە بەڵام تۆ جەنابەت بە 1430 بە 1440 ئەی گۆڕیتەوە ئێستا هەندێک لە بەڕێزە بینەران بنمونە ئەڵێ نە ئەوەندە دانابەزێ ئۆکەی چەندێک دابەزێ بەڵام بەگشتی هەر فەرقت هەیە جەنابەت لەگەڵ کەسانی ترا بەزانینی ئەوەی لە نێوان دوو کەوارە بوو بەرەوەستا لە نێوان دوو کەوارەکە ئێمە ئەسڵەن موچەکانمان چەندێکە بۆ ئەوەی کە تەحمولی ئەوە بکە 5 دینار و 6 دینار بۆ هەر دۆلارێک دابەزێ زۆرەکە بەس دکتۆر نرخەکە هەر چۆنێک بێ ینی تۆزێک لەم زیانە کەمتر ناکاتەوە کە لە سەرشانی هاوڵاتێکە هەیە کە بە دینار موچەکەی وەربگرێ ئاخر ناڵێم ئەوە بە تەکید ئەوەی نەبێ بەڵام تۆ جەنابەت وەکو سیادەی عێراق وەکو دەوڵەت و بوونیێنی کە عەرزم کرد جەنابتان ئەوە دراوی عێراقی نیە قبول نەکراوە کە تۆ بەڕێزت ئەوە بکەی جگە لە ئەوە کاریگەری ئابووری تریشی هەیە و جگە لە ئەو بابەتێک کە باسمان کرد هەر پەیوەندیدار بە خواستی خەڵک تۆ بەڕێزت ئەو کەسانی کە دۆلار ئەکڕن لە بازاری لە بانقی ناوەندی بە مەبەستی هاوردەکردن یەکەم ئەوەی کە چەند ئاماری کە ئەماوەیە دەستمان کەوتووە بنمونە ئەڵێ ئەو دۆلارێک کە ئەچێتە دەرەوەی وڵات تەنها لە بەرامبەری 150 شت هاوردە ئەکرێ گریمان واتە 1 ملیارد دۆلار کە وەرەگیرە لە بانقی ناوەندی بە مەبەستی هاوردەکردنی شتومەک تەنها 150 ئەو پارەیە کە ئەنێردرێتە دەرەوە شت هاوردە ئەکرێت لە بەرامبەری پەنجاکەی تر ئەچێتە گیرفانی کۆمەڵی خەڵکی تر باشە بە زانینی ئەم با بڵێن حەقیقەت و ڕاستی و شتە زانستیە تۆ جەنابەت ئەو پارەیە کە فەرمانبەران دەستیانەکەوێت لەگەڵ ئەو پارەیە کە بازرگان دەسەکەوێت هەمووی ئەبێتەوەی کە دۆخی ئابوووریەکە دۆخی بازارەکانمان تێک بدە بەگشت دکتۆر پرسیارێکی دیکە کە ئێستا لە دوای دابەزینی نرخی دیناری عێراقی ڕۆژ بە ڕۆژ بانکی ناوەندی ڕێژەی خستنە ڕووی دۆلار
کەمتر دەکاتەوە. بۆ نمونە ئەگەر جاران $100 بە 2,000 قسمێتە بازار و ئێستا کردی بە 148,000 لە کاتێکدا لە بازاڕی ئاسایی ئاڵوگۆڕی ڕۆژانی دراودا بەم بڕە کەمتر مامەڵی پێوە دەکرێت. ئەما کێشەیە بووە پێشاوانە بۆ تۆ جەنابەت مەرج نییە بە نمونە فرۆشیار کە بانقی ناوەندیە بە 148 بیخاتە ڕوو مەرج نییە خەڵک تەعاملی پێ بکە. مەرج نییە بۆ لەبەرەوە 148ەکە بۆ ئێمە بە نمونە وەکو بازرگان کە ئەچین ئەیشکێنینەوەینەکە سێرکەن 148 ئەگەر کریمان و چوین ئێمە شتمان هێنا ئایا کڕگارمان ئەبێ ئایا بازارمان ئەبێ تۆ جەنابەت شتەکان کە بە گران بیهێنی مەرج نییە خەڵک لێت بیکڕێ بۆیە ئەو نرخی کە بانقی ناوەندی داێنەوە سێرەکە لە بازارەکە لەوانەیە هەرزانتر بێ لە ئەوە ئەمە هۆکارەکەی چییە دووشتە یەکەم خەڵک سیقەی نییە کە ئەم بڕیارە هەمی بەردەوام بێ لەوانەیە بانقی ناوەندی لەوانەیە پەرلەمان وا بکە کایتر بانقی ناوەندی بە حکوومەت بێ پەشیمان ببێتەوە لە بابەتەکە دووەم ئەوەیە کە تۆ جەنابەت مەرج نییە خەڵک ئەو نرخی کە ئەخرێتە ڕوو دکتۆر دانرێ ببوورە خەڵک بیکڕێ خەڵک مەبەسم چیە بازرگانەکان بۆ لەبەرەوە بازرگانەکان بەستراون بەچی بەخواست کە خواستت نەبوو بازرگان ناچێشت. دکتۆر پەیوەندیکیشی بەوە نیە بۆ هۆکارێکی دیکە بەوەی کە ڕێژەیەکی زۆری دۆلار لەم چەند ڕۆژەدا ڕۆشتە بازارەکانی دراو بۆی کە هاوڵاتیە گەر چەند $100 هەبوو بێت بۆ دەستکەوتنی بڕێک زیادەی دیناری عراقی ئەم ئاڵگۆڕی کردووە بۆیە ئەم نرخەیانی بانکی ناوەندی بەم شێوە تەعاملەکە. بەڵێ من ئامارێکی دەقیقم لا نییە بەس ئەوەی کە تەسەورەکەم باشە ئەوەندە دۆلار ئەم ماوەیە خراوەتە ڕوو و بنرخێکی زیاتر لە جاران و بوونی ترس خەڵکە ئەترسێ لە داهاتوەکە چۆنیە بێ ئیتر خەڵک وەستاوە زۆر تەعامل ناکە بە دۆلار بۆیە بینی جەنابەت بانک داوای بنمونە گەیمان داوای 143 و 144 و 145 لێکە بەڵام خەڵک ئامادەنێ بیکڕێ بۆ لەبەر ئەوەی وەکوتمان سیقەی نییە بە داهاتوەکە چۆنیە بێ بازرگانەکان دڵنیان کە زیادبوونی نرخی دۆلار دابەزاندنی نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە بەرژەوەندی هاوڵاتیان نییە ئێستا ئەم دقەیە توانە و ئیمکانێتی بەرمێنانی ناوخۆیمان زۆر لاوازە شتەکان کە هاوردە ئەکرد لە دەرەوە گرانە باشە هاوڵاتی چی بکە هاوڵاتیش ئیتر ئەچێتە قۆناغی چاوەڕێکردن بەستەنها ئەو بابەتەنە ئەکڕێ کە زۆر زەرورن خواردەمەنیە ئیتر بابەتەکانی تر چاوەڕێەکە ئەوەستێ بزان چۆن یەکلای ئەبێتەوە وا خەڵک زۆرینەیان چاوەڕێی چی ئەەکەن بڕیاری دوابڕیاری پەرلەمان ئەەکەن چ ئایا بودجەکە پەسەند ئەکرێ بەو شێوەیە یاخود فشارێک ئەخرێتە سەر بەهۆی بوونی فشاری شەقام فشارێک ئەخرێتە سەر حکوومەت ئەنجومەنی وەزیران و بانقی ناوەندی بۆ ئەوەی دکتۆر لە گریمانەی ئەوەی کە ئەم بڕارۆک خۆی جێبەجێ بکرێت دەتوانێت ئەو عیجزا ئەو کورتێنانەی کە لە بودجەی 2021 عراقدا هەیە پڕی بکاتەوە بەڵێ خۆی هەر بۆ زانینی جەنابتان بوونی کورتێنان یاخود ئەو ئەجزەی کە هەیە ڕێژەیەکی کەم شتێکی تەندروستە بۆ تۆ بەڕێزت ئەو ئەجزان ینی خەرجیەکانت زیاترە لە داهات پارێکی زیاتر خەرجەکەی خەرجکردن یعنی چی یعنی بوونی خواستیش کە هەبوو لە بازار وەکو ئەرزی بەڕێستانم کرد خواست کە هەبوو لە بازار بازارەکەت بۆ ئەجوڵێنێ بەڵام کاتێکە عەجزەکە و کورتێنانە زیادی کرد و پارێکی زۆر خرايە بازار و اقتصادەکەمان توانای ئەوەی نەبوو کە ئێستا فعلین اقتصادی عێراقی و ئابووری عێراقی وایە ئەوە بێتەوە زیادبوونی نرخ وردە هەنگاونین بەرەو چی ئەگەر ئەو زیادبوونی نرخە بەردەوام بوو هەنگاونین بەرەو هەڵاوسان بۆیە لێرە ئەم بڕیارە بەم شێوەیە وەکوتمان بڕیارەکە کورتێنانەکە تا ڕادەیەک مەقبولە بەڵام بەم شێوەیە ئەگەر بڕیارەکە فعلن بەردەوام بێتوە بڕوا بەو شێوەیە بڕی کورتێنانەکە کەمە بێتەوە بەڵام هەر کورتێنان هەر ئەمێنێ وەکو ئەرزی جەنابتانم کرد پارێکی عێراقی زیاتری دەسەکەوێ حکوومەت لەگەڵ ئەو کەمکردنی خەرجیەکان بەیەکەوە بڕێکی پاری دەسەکەوێ ئەتوانێ بە پێی قسەکانی خۆیان وتەکانی خۆیان ئەتوانێ موچێ فەرمانبەرانی پێدابین بکات لەگەڵ زانینی خاڵێکی زۆر گرنگ ئەگەر ببووری جەنابەت نرخی نەوتیش لە زیاد بوونە طبعا ڕاست ئێستا کە باسی پەیدابوونی ڤایرۆسێکی تر هەیە لە بریتانیا و نازانم چی ئەو بابەتەنە بەڵام کۆمەڵێک پسپۆر هەیە لەو بارە ئاڵێن ئەو ڤاکسینەی کە هەیە چارەسەری ڤایرۆسە تازەکەش ئەکا ئەمە دڵنیاییەک ئەبەخشێ بە خەڵک بەوە بەرهێن بە ئابووری جیهان
کە بگەشێتەوە جارێکی تر کە بگەڕێتەوە بۆ ئاستی جاران ئەو ڤاکسینەوا لە خەڵکە کە ئیتر خەڵک نەترسی لە ڤایرۆس و بەرهێنان و بەرهێن بازرگان بگەڕێتەوە بۆ ئاستی جاران ئینتاجی هەبێ هاوردەکردن هەبێ بگەڕێتەوە بۆ جاران و ئابوووریەکە بگەڕێتەوە بۆ ئاستی دۆخی ئابووری عراق بەراورد بۆ شەڕەجیانی کە وەکو بەڕێز ئاماژت پێکرد کە ڕوو دەدات دەگاتە ئەوەی کە ئەوەندە خراپ ببێت پەنابەرێتە بەر بەکارهێنانی یەدەکی دراوی بێ عراق مەبەسی جنابتان ئەگەر ئابووری عێراق بێ بەڵێ خۆی تا ئێستا تا ئەم دقەیە باس لەوا کرێکە ئەو یەدەگەی کابوو پێشتر سەروی 80 میلیارد دلار کەم بۆتەوە بۆ 33 میلیارد تقریبا شتێکی وایە کەمتر لە 40 میلیارەکە یعنی من تەسەوریەوە کەم لەگەڵ زیادبوونی نرخی نەوت کەمتر حکوومەت دەست بەرێ بۆ یەدەگەکە و ئەگەری ئەوە هەیە زیاتر حکوومەت ئەگەر پێویستی بەپارە بوو یان لە ڕێگەی قەرزەوە پڕیاکاتەوە و کورتێنانە یاخود وەکو جاران لە نەوەدەکان چۆن پارەی چاپەکرد تەبا کرد تەسەورەکەم ئەوەش بکات بەس دکتۆر ئێستا مەرجێکی دیکە کە بانکی ناوەندی بۆ عێراقی داناوە دەبێت کە قەرزی باتێ لە بەرامبەر ئەوەدا دەبێت عێراق چاکسازی ڕێشەیی بکات یعنی عێراق دەتوانێت چاکسازی بکات لە ئێستادا بۆیان قەرزە وەرگێ کێشەی چاکسازی بریتە لە چی چاکسازی یەکسانە بۆی کە تۆ جەنابەت هەوڵ بدێ بۆ کەمکردنی گەندەڵی ئەیە ئەکرێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە چاکسازی بریتە لەوەی کە لە زانستی ئابووری ئەوترێت تۆ بەڕێزت ئەبێ مرونەی ئینتاجیت هەبێ نەرمی لە بواری ئینتاجەکە کە خواست هەبوو زیاد بکە ئایا ئەوەمان هەیە چاکسازی ئەبێ وابێ کە نەهێڵی دراوی ئەوەی کە دەستێکەوێ عێراق بچێتە دەرەوەی وڵات لە دەرەوەی وڵات مەبەسم گەندەڵیەکە نیە لە بەرەو گەندەڵیەکەمان باس کرد مەبەسمەوە چوو بچێتە دەرەوەی وڵات وەکو هاوردەکردن ئایا ئێمە هاوردەکردن کەمەکەینەوە چاکسازی بریتێلەوەی کە تۆ جەنابەت لە هەیکەلی ئەقتصادی پەیکەری ئابووریەکەت وای لێ بکەی هاوردەکار نەبێ پشت نەبەستێ بە نەوت ئینتاجی خۆمان لە بواری کشت و کاڵ پیشەسازی بابەتەکانی تر گەشەی پێ بدرێت و پەرەی پێ بدرێت و پێش بکەوێ ئایا ئەمانە ئەتوانین بکەین اینجا ئەو کاتە ئەتوانین باسی چاکسازی دکتۆر لە یەک خاڵا پێم بڵێت و تاو ینی کاتی بەرنامەکەم بەرەکۆتایی دەڕوات وەکو مامۆسایکی زانکۆ پێشبینی چییە بۆ دۆخی ئابووری عێراق ئەم بڕیارەی حکوومەتی عێراق تا کوێ دەڕوات و ئەو هەوڵاتیانی کە ئێستا بڕێک دۆلاری لایە پێت باشە لە ماڵەوە ینی وەکو خۆی بیڵێتەوە یاخود کرینفرۆشتنی پێوە بکرێت تا ئێستانی هەوڵاتی لەم بابەتەدا بەرچاوی ڕوون نییە من لە بەشی دومی پرسیارکەی جەنابتان دەست پێەکەم من لەگەڵ ئەوم خەڵک چاوەڕێ بکە من یەکی لەو کەسانم وا ئەیبینم کە ئینسان چاوەڕ بکە یەکەم ئەو بڕەپارێکە لای زۆرینەی خەڵکەیە فەرمانبەران پارێکی زۆر نییە بۆی خۆی بخاتە مەترسیەوە بەڕاستی چاوەڕێ بکە من ئەمە بۆ چوونی خۆمە باشە و دووەم پێشبینیمان چییە بۆ ئابووری عێراق بەگشتی من تەسەورەکەم ئەم بەڕێز کازمی کەسێکی بوێرە ئیتر خەلفیەکەی چۆنە و چی ئاکات و چۆن لاینی حەزبی پشتگیریەکە یان ناکات تەسەورەکەم دەستی بردەوە بۆ چارەسەرکردنی هەندێک شت ئەگەر هەڵبژێرێتەوە لە انتخاباتی داهاتوو تەسەورەکەم چاکسازی بکە لە اقتصادی عێراق ئینشاءالله زۆر سپاس بۆ دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمولایەک